بەشێکی ڕێگای گوندەکانی ناحیەی کەلەکچی قێرتاو کراوە و بڕیارە لە ساڵی 2023 بەشەکەی تریش قێرتاو بکرێ. بەم هۆیەشەوە سەرجەم گوندەکانی ناحیەی کەلەکچی کێشە و گیرگرفتی هاتوچۆیان نامێنێ. ئێمە ڕابۆچوونی هاوڵاتیان لەسەر ئەم بابەتە وەردەگرین. سەرەتا دەستخۆشی لە پارێزگار عەلی تەتەر دەکەین بە بۆنەی ئەو پرۆژانەی کە لە هەموو کوردستان کرایە بە تایبەتی ناحیە کەلەکچی و ڕێگەوبانەکان بۆ گوندەکان ڕێگە ئاسان کرایە و ئێستا جەنجالی یعنی وەک بڵێ لە شار نەمایە زۆرتر خەڵک دەچنەوە گوند و دەست دەنە فەلاحەتی و کشت و کاڵ و ئێستا زۆر باشە یعنی لە چاو پێشتر کە ڕێگەکان هەمووی ئەوە بوو ئێستا قێرتاو کرا و پێشتر هەمووی قوڕ و لیتە بوو ئێستا لە زۆر شوێن یعنی ڕێگەکان زۆر نزیک کراوە و ئاسان کراوە. پێشتر ئەی ڕێگەیە زۆر قەلەباڵغێک زۆر دروست دەکریا لە دریشان هەتا بن مەقلیب چونکە ڕێکە زۆر قوڕبی و نەخۆشبی بە تایبەت لە مانگی نەورز کە ئێوە پێشتر بەکی دیتی پێتان ئێرە زۆر خەفسە و قەلەباڵغی لە بۆر سەیارە بەس ئیستا وەستێ ئەی ڕێگەیە ئەمری دەرچیە کە بکرێتە قێر زۆر خۆشبیگە و زۆر باش دەبێت دەبتا وەسائلێکی بۆ ئاسانکاری بۆ متەقەی کەلەکچی ناحیەی کەلەکچی و ئەی گوندگەلە هەتا بن مەقلیب زۆر ڕێکە خۆشبیگە و بەرفراوان بیگە. الديف برنامج ريفابيريا ناحية كلاكشي بو خدمة جزاريين سنتر ناحية كلاكشي وجندي سات ناحية با ما وك ريفابيريا ناحية كلاكشي بلان دانا كوام ريكين جندي خو غير كين ما هو يوان دو سالا دا سرجم ريكت كلاكشي هنا غير كرن كشول ناف عندك ريكات يكرن وتوابينا خير بينا و حالی و افروکا بنیاتی بو چندین رکی دیکت گندادانان الدیوی برنامه هیچ رک نامینن که رکت گندا همو دینا خیر کردن کو بری ما که دو سالا همشین بیجین سرجم و رکا به سر و بر بونو رکت و آغ بونو و گازونده بونو آستانگ بون با اولاتیا افکشه و گاوه چاره سر بو سرجم رکن ناحیه گندم سرت ناحیه و دینا خیر کردن. السنتر ناحیه کلاکچی دیسان گازونده کامازن هبو کورکن داخلی سنور شاروانی کلاکچی زوربه وان رک آغ بونو و ببونه گازونده خلکی و بردوامی و اویش دیسان لوی ما وان دو سالا دا نسبت کامازن الوان رکات نخیر کردن که همچین بیجین بگاوه حتی کو 80% رکن داخلی سنتر ناحیه کلاکچاتی نخیر کردن و دیف پلانا کما هاتی دانم بود 2023 او رکت مایش ده نخیر کردن لو ما که اف برنامه هاتی دانان که رکن گندا و رکن سنتر ناحیه کلاکچی انشاءالله بتواوی ده نخیر کردن.